ئێرە گردی زەرگەتەیە. ئەم گردە لە ڕابردوو زۆرینەی ناڕازیەکانی سیستمی سیاسی کۆکردەوە. ئێستا پێچەوانی ڕابردوو دەنجی ناڕزایەتیەکان ڕوبەڕووی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان بوونەتەوە. دوای 11 ساڵ لە یەکەم کۆنفرانسی خۆی، بزوتنەوەی گۆڕان لە ماوەی 3 ڕۆژدا بە دروشمی بەرەو قۆناغێکی نوێ کۆنفرانسی ناوخۆیی بەست، بێ ئەوەی گۆڕانکاریەکی ئەوتۆ لە پەیکەری ڕێکخراوەیی و دەستوری کاری خۆیدا بکات. ناڕزایەتیەکان لە دوای دووەمین کۆنفرانسی نیشتیمانی بزوتنەوەکە سەریان هەڵداوە. ئەو کەسانە سەرپەرشتی دەکەن کە پێیان وایە پەیکەرەی بڕیاردانی گۆڕان هۆکاری شکستی بزوتنەوەکەیە و دەبێت پەیکەرەی بڕیاردان لە ڕێخەری گشتی و خانەی ڕاپەڕاندنەوە بگۆڕدرێت بۆ دەستەیەکی بەڕێوەبردن. یەکێک لە ئەندامانی لیژنەی باڵای ئامادەکاری دووەمین کۆنفرانسی گۆڕان بۆ چوونی وایە کۆنگرەکە بە پێچەوانەی دروشمەکەیەوە تەواو بووە و نەیتوانیوە خۆی لەگەڵ قۆناغی تازە و ئاڵنگاریەکانی ئەم قۆناغە بگونجێنێت. کۆنفرانسەکە بڕیاروا بوو 2 ڕۆژ بێ و دواتر کۆنفرانسەکە درێژکرایەوە بۆ ڕۆژی سێهەم. لە سەدا 25 ئەندامانی بەشدار بوو دەنگیان بەو پێشنیارەیەوە کە هەیکەلێتی بڕیاردانی سیاسی لە ناو گۆڕانە وەکو خۆی بمێنێتەوە. ڕخنەکان تەنها لە هێشتنەوەی پەیکەرەی بڕیاردانی بزوتنەوەکە نییە وەک ڕابردوو، بەڵکو جێنەکردنەوەی دەنگە ناڕازیەکان و ئاشکرانەکردنی سەرچاوەی دارایی بزوتنەوەکەش بووەتە جێگەی ڕەخنە و نیگەرانی. کۆنفرانس زۆر بە پەلە پرۆسکێ یان زۆر بە پەلە بەستراک نەتوانرا ناڕازیەکان و ئەو برادرانەی دەرەوە کە ئەوانی ژماندوو بوون بە بزوتنەوەی گۆڕانەوە بکرێن بە بەشێک لە کۆنفرانسی نیشتیمانی. لە راپۆرتی سیاسیە زۆر بەلاوازی و زۆر بە گشتگیرانە باسی هۆکارەکانی شکست کرا. بە هیچ جۆرێک راپۆرتی دارایی نەخوێنرایەوە. گۆڕان ئێستا ڕوبەڕووی دوو شەپۆلی ناڕزایەتی بووەتەوە. بەشێکیان ناڕازیەکانی دوای کۆنفرانسن و بەشێکی دیکەشیان ئەو ناڕازیانن کە لە دوای کۆچی دوایی نەوشیروان مستەفا ڕێخەری پێشووی بزوتنەوەی گۆڕانەوە وازیان لە بزوتنەوەکە هێناوە. بەڵام هاوبۆچوونی ئەم گروپە نوێن و پێیان وایە دەبوو گۆڕان لەم کۆنفرانسەدا گۆڕانکاری بکات. ڕێخەری ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەوەی کۆنفرانسی حیزبەکەی بەسەرکەوتوو پێناسە دەکات وەڵامی ڕخنەکانیش دەداتەوە. پرۆسەکە بە بێکێشە تەواو بووە، پرۆسەکە بە هێمنی تەواو بووە، بە گفتوگۆی چڕ و بە ڕخنە تەواو بووە. ئەمە خەڵکانی گرێویان کردو لەسەر شکست پێنانی ئەم کۆنفرانسە. خەڵکێک پێی وا بووە گۆڕان هەر ناتوانێت هیچ شتێ بکە. ئێمە لیژنەیەک هەڵبژێرا بوو کە 5 کەس بوون بۆ ئیدارەدانی کۆنفرانسەکە. بەرنامە هەبووتر بەرنامەی ئەوان بووە بۆچی کەوتە کۆتایی. ئێمە بە احترامی دەنگی زۆرینە و کەمینە بگرین چێ لەوێ بۆ دەنگیاوە لەمە دوای دنیا نییە. گۆڕان بۆ ئەم فترە زەمەنیە خانەی ڕاپەڕاندنی هەیە ئەکرێ بۆ 4 ساڵیتی دەستەی هەبێ خانە بێ و دەستەوێ بە دیت و تێڕوانینی من ئەکەوێتە سەر ئەو کارکتەرانی تا چەند باوەڕیان بڕیارە دروستەکان هەیە. یەکێک لە بڕیارە دیارەکانی کۆنفرانسەکە پەسەندکردنی بەرنمەیەک بوو بۆ کشانەوە لە حکوومەت. هەرچەندە بەڕواڵە دوا دەردەکەوێت هەنگاوێکی چاوەڕوان نەکرا و ڕادیکاڵی بوو، بەڵام لە ناوەرۆکدا هەنگاوێکی لاستیکیە. بەو پێی وادەی کشانەوە دیاری نەکراوە و لە هەمان کاتدا کابینەی نۆ لە کۆتاییەکانی تەمەنیدایە و وا چاوەڕێ دەکرێت لە چەند مانگی داهاتوودا هەڵبژاردننی پەرلەمانی ئەنجام بدرێ و کابینەی نوێ پێک بێت. بە پێی وتەی بەرپرسانی بزوتنەوەی گۆڕانیش بێت ئەوان دەیانەوێت لە دوای ئەم کۆنفرانسەوە گۆڕانکاری بکەن و ئەو دۆخەی تی کەوتون تی پەڕێنن. ئەوەی ئەکەوێتەوە سەر قۆناغەکانی دوای کۆنفرانس هەڵبژاردنە ناوخۆیەکانە، خیتابە سیاسیەکەتە، چۆن بەرنامەکەت ڕێخەیتەوە، چۆن ئەچیتەوە ناو دڵی خەڵک لە دەرگای خەڵکەی، چۆن متمانە گەڕێنیتەوە. ئەمە پرۆسەیەکی دوور و درێژی عەقڵانی لە خزمەتی خەڵکا بین، ڕوو لە خەڵک و پشت لە دەسەڵات بین. دۆخی دارایی و لیژنەی دارایی ینی ئەوە لە ڕابردووە لە کۆنفرانسی یەکەما بۆ لەبەروی دەستورمان نەبوون. ناڕەزاییەک هەڕەخنەیەک هەبێ نابێ بگاتە هۆی ئەوەی دابەژون ئێمە هەمومان پێکەوەین. ئەگەرچی لە کۆنگرەکەدا بڕیاردرا ڕێژەی بەشداری ژنان لە سەدا 25ەوە بەرز بکرێتەوە بۆ لە سەدا 30 و لە هەمان کاتدا دەستکاریەکی دیاریکراوی لۆگۆی حیزبەکە کرا، بەڵام هێشتنەوەی پەیکەربەندی حیزبەکە و ئاژنەکردنەوەی ناڕازیەکان و فراوان نەکردنی ڕوبەری بڕیار دروستکردن لە حیزبەکەدا هەموو بۆچوونەکان لەسەر ئەو خاڵە کۆ دەبێتەوە کە بزوتنەوەکە لە ژێر فشارەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کۆنفرانسەکەی ئەنجامداوە و ئەوانەی سەرپەرشتی بزوتنەوەکەیان کردووە لە شکستی هەڵبژاردننی پێشوودا دەیانەوێت هەر خۆیان سەرپەرشتی گۆڕان بکەن لە هەڵبژاردننی داهاتوودا. بەڵام بەشێک لە بەرپرسانی گۆڕان ئەمە ڕەت دەکەنەوە و پێیان وایە پێویستە بە ڕۆحیەتێکی نوێوە ڕوبەڕووی قۆناغەکە ببنەوە.